چەکی کیمیایی بە گوێرەی کۆمەڵێک پرەنسیپ و یاسا و ڕێسای جیهانی قەدەغە کراوە و ئەم حاڵەتە پێش دەوڵەتی تورکیا کە حکوومەتی فاشستی بەعز بەرامبەر کورد بەکارهێناوە لەو کاتەوە شتێکی وا و حاڵەتێکی وا دووبارە نەبووەوە، بەڵام ئەبینین لەم چەند ڕۆژی ڕابردووە مێژوو خۆی دووبارە کردەوە لەلایەن هێزێکی جیاوازەوە کە تورکیا سێ جار چەکی کیمیاوی لە ناوچە کوردستانیەکان داوە بەبێ گوێدانە هیچ یاسا و ڕێسایەکی ئەخلاقی و یاسا و ڕێسای جیهانیانەی کە دژی چەکە قەدەغەکراوەکان دەرکراون. وەک دیارە تورکیا نوێنەری وڵاتانی ئەوروپی و هەروە نوێنەری ڕێکخراوی ناتۆیە، پێویستە ئەو وڵاتانە بێنە دەنگ لە وەهاکردەوەیەکی نامرۆڤانە کە هیچ ڕێسا و یاسایەکی ئینسانی لەخۆ ناگرێت و بەدەرە لە هەموو ڕێسایەکی ئەخلاقی. سیاسەتی تورکیا لە مێژووە هەروە بووە کە شکست بە هێرش ئەشارێتەوە و هەرگیز ناتوانێت ماوەیەک بەبێ شەڕ و هێرش بەردەوامی بەخۆی بدا. هەموو سیاسەتێکی تورکیا ئەوەیە کە هێرشی بەردەوام بکە بۆ سەر نەیارەکانی و بێگومان ئەم هێرشانەی کە ئێستا بە چەکی کیمیایی و چەکی قەدەغەکراوی کاتە سەر گەریلا و کورد بێگومان بۆ شاردنەوەی ئەو شکستانەیە کە لە ماوەی پێشوە ڕوبەڕووی بۆتەوە. ئەو کارە قێزەونانەی کە ڕژێمی تورکیا کە ئێستا ئەنجامیدا و کیمیا بارانکردنی منتقی ئاڤاشین و زاپ و منتقانەیە کە بەڕاستی ئەمە بەپێی قانونی دەولی شەر قەدەغەکردنی چەکی کیمیاوی هەڵوەشاوەتەوە قەدەغەیە و یاساغا پێم وایە بێدەنگبوونی کۆمەلگەی نێودەوڵەتی شەریکبوونیانە لەو تاوانە بەڕاستی، چونکە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەو چەکە قەدەغە کراوەوە ئەمە بۆ خۆی جێگەی نیگەرانیە لەلای ئێمەوە لەلایەن تەواوی مرۆڤ دۆستان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. من بۆ خۆم لێرەوەی ئیدانێ و کاراگەمەوە داواکەم لە وڵاتانی هاوپەیمان بێنە جواب لەسەر ئەو کۆمەڵ کوژیە لەسەر ئەو کیمیا بارانکردنەکە بۆ خۆی ئەمە میلەتی کورد ئەو باجادا هەمیشە باجی بێدەسەڵاتی و باجی بێپشتیوانیەدا. پێم وایە لە ئێستەشدا ئەو وڵاتانەی شەریکی ناتۆن شەریکن لە ئێستادا، هاوپەیمانی ناتۆن شەریکن لە ئێستادا لەگەڵ تورکیا، چونکە ئەوان ئەتوانن ڕێگری بکەن لەوەی کە تورکیا ئەو کارە قێزەونە نامرۆڤ و دڕندانە نەکات. ڕوون و ئاشکرایە کە تورکیا بۆ شاردنەوەی شکستەکانی خۆی لە نێوخۆ و لە دەرەوەشدا بەرامبەر زلهێزەکان شکستی هێناوە لە ڕێککەوتن و گفت و گۆ و دانوستانەکانی حکومداریشی شکستی هێناوە بۆیە دێ پەنا بەم کارە ئەخلاقیانە ئەبات کە کیمیا بارانکردن و قەتڵ و عامکردن و ڕەشە کوژی و وەکو بینیمان لە عەفرین دزیکردن و تاڵانیکردن ئەمانە بۆ خۆی ئەخلاقیاتی شەڕ نین و هیچ کات سەرباز نابێ ئەوانە بکە. بەڵام دەوڵەتی تورکیا ڕژێمی تورکیا زۆر بێباکانەوە بە ئەو پەڕی بێڕەوشتی خۆیەوە دێ و کاراناکە بەرامبەر میلەتێکە میلەتێکی چەوساوە و خێر لە خۆنەدی